دخوازن ناس بکن سدما گوگ اف بریار هات درخستن نهایی یکی ماها ششا پارێزگاها حەسەکێ هێزن ئەولەکاریە هەندرین بریارن دەرخستە وەک تعمیم کی بەلا کردنش بۆ قەدەقەکردنا مۆتۆرە ئەو ناژی گەلێک سەدەما ئەمە بشت کارە بژن دەرەجا یەکیان دوادا مەسلەی قەزایەتێن حالێ ئەما سەدەما سەرەکەش بۆ مەسلێ ینی وینجی بەرچاون وینجی دوا باژارەدا ژیان دکن مژارێ دزیە مژارێ تەشلیحێ مژارێ ئاگاهیە تەقینە راست ینی باژارێ حەسەکی بەری چەند ڕۆژکی دیسا دەست ئۆپەراسیۆنی کردن گرتنا مۆتۆرە خۆزاتنش کەڤندا مۆتۆر مەمنوع باژارێ حەسەکێ ئەما وەک ئەنفیلاتێک ئەمنی چێبی ئاگاهی هاتن گۆری وێژی حملەك لوەردەست پێبی پەیرانێ ئەف بریارە هەدەرکەت پارێزگاها حەسەکێ ینی ڕاستیژی چ بۆ یارێ دەردکە بە هەر مۆتۆرێک نافدا تش قەزا بگرێتش بۆ یارێ کوشتنێ بگرێتش بۆ یارێ دزیە بکێتش بۆ یارێ تەشلیحێ بکێت سەروی ئەساسی ئەف تعمیم بەلا کردن گۆری وێژی نام سەرکارد